سڵاتان لێبێ یەکێک لەو بەرنامانەی کە پێشنیازم کرد بۆ دابەزاندن و بۆ ئیدیتکردنی وێنە زۆر باشە دارێک ڕۆم بوو. بۆ نمونە دوای ئەوەی بەرنامەکە ئەکەینەوە یعنی ئەم وێنەیە ئیدیتی تیا بکەین بیگۆڕین بەم وێنەیە یان ئەم وێنەیە وگۆڕین بەم وێنەیە. ئێستا بە شێوازێکی پراکتیکی هەنگاو بە هەنگاو ئەچینە سەر بەشەکانی. ئەوەی ئێمە زۆر زەڕورە سەیری ئەو بازنەشینە بکەن ئەم بەشەیە پەنجە لەم بەشەدا ئەگرین. دوای ئەوەی ئەم بەشەمان بۆ کرایەوە پەنجە لەم بەشە ئەین ئەم بەشەی زائیدەکە کۆمەڵێک زۆر ئۆپشنی تایە. ئەم ئۆپشنانە زۆربیان بەپارن بەڵام ئەو دوو ئۆپشنەی کە ئێمە زۆر گرنگە وەتوانین ئیدیتی تیا بکەین بێ بەرامبەرە و بە بەلاشە. ئەویش باگراوندە فۆر باگراوندە. ئەم دوو بەشە زۆر گرنگە. بۆ نمونە با باگراوند بکەین سیرەکەین پشتی وێنەکە پۆرتڕەی دەکەی هەمووی بۆ کردوین بە ڕەنگێکی سوور. ئێمە بەم شێوازە ئەتوانین لەمەیە پۆرتڕەی دەکەی زیاکەین یاکەم بکەین. ئێستا ئەگەر دانە بە دانە دەستکاری بکەین سەیری بکەین ئەمە تاریکێکە دیقەیە بە وێنەکە. ئەم بەشەی تریان تاریکی و ڕۆشنی ئەگەر سەیری بکەن لێڵ و تەڵخی وێنەکەتان بۆ دەستکاریەکە. ئەم بەشەی تریان پۆرتڕەی دەکەی فولەکە یا کەمیەکات و ئەویان لەسەر تەڵەبی خۆتانە. ئەم بە شەشیان ئەتوانی دەستکاری هایلایتەکەی پێ بکەی. ئەوەی زۆر گرنگە ئەم بەشەیە کە ئەتوانی ڕەنگی پشتەوەی پێ تۆخ بکەیتەوە ئەو ڕەنگەی کە ئەتەوێت. ئەگەر سەیری بکەی پشتەوەی زۆر جوانە بێت. ئەگەر بمانوێ ڕەنگی زەردی بۆ زیاد بکەین لەبەر هەورەکان ئەگەر بمانوێ شینی بۆ زیاد بکەین ئەتوانی تۆ خۆ بۆ شێوازەی کە حەزت لێ دەستکاری بکەی. ئێستا ئەتوانین ڕەنگی بەلای مۆرا بڕوانێت لەگەڵ ڕەنگەکانی ترا تێکەڵاو بکەی یان بەلای سەوزە. یعنی بە ئاسانترین شێوە تۆ ئەتوانی دەستکاری بەشەکانی بکەی. ئەمە سەحێک لەم بەشەی تۆ ئەم بەشانە تەواو کرد. بە هەمان شێوە پەنجەیەک لە زائیدەکایت ئەچیتە سەر فۆرگراوند یعنی فەیسی ئەو کەسە فەیسەکە ئەگەر سیر بکەی بەس ڕەسمەکەی سوور کردووە تۆ ئەتوانی ئەمەش بە هەر شێوازێک حەزی لێیەتی دەستکاری بکەی. بۆ نمونە ئەتەوێ ڕۆشنی بکەی ڕەنگەکانی زیا و کەم بکەی بە ئارەزووی خۆتە. بۆ نمونە ئەم بەشانەی ئەگەر سیرکەی ڕەسمەکە تاریکە بێ ڕۆشنیەکەی بە ئارەزووی خۆ بە هەر شێوازێک کە تۆ حەزی لێیەتی ئەتوانی دەستکاری بکەی. دوای ئەوە چیەکەیت ئەم بەشە هەیە تۆ توانی سەیڤی بکەیت پێتەڵێ چی ئەمەشان گرنگە بیزانن. سەیڤ یعنی تۆ ئەتوانی ڕەسمەکە سەیڤ بکەی بەڵام لەسەر ڕەسمە ئەساسیەکە یعنی ڕەسمە کۆنەکە و نامێنێ. ئەتوانی سەیڤ کۆپی بکەی یعنی ڕەسمە کۆنەکەشە بۆ یەڵێتەوە ڕەسمە نوێکەش بە سیغەیەکی تر بۆ دانێ. بۆ نمونە سەیڤ کۆپیەکەی ساکسیفۆل ئیشەکەمان بە سەرکەوتووی ئەنجام درا. ئێستا ڕەسمە کۆنەکەشمان هەیە. طبعا ئەم بەرنامەیە بە پارەشە ئەتوانی بە پارەش هەموو ئیدیتەکانی تری بکڕی بەڵام ئەوەی گرنگە ئێمە ئەو دوو ئیدیتەی مانەوێت بە هیوای سوود کاتێکی ئارام چاپمە ماچەکەم.